هونەری سینەماژ وەک هەر یەکێکی تر لە دیاردە ژیاریەکانی نێو کۆمەڵی مرۆڤایەتی تاکو ئێستا پێناسێکی دیاریکراوی نییە. سینەما تەنها هونەرێک نییە بۆ کات بەسەربردن، سینەما هونەری ئەندێشەکردنە، سینەما هونەری ئەزمونکردنی ژیانە. فیلم فرەماکە تەنها یەک پێکهاتەی نییە، وەکو دەقێک، وەکو ڕۆمانێک. بە درێژایی مێژوو لە هەر کۆناغێکی مێژووی یا جۆرێک لە شوناس و جۆرێک لە پێناسەی لە خۆگرتووە تا و ڕۆژگارەی کانۆدۆ ناوێنێ هونەری حوتەم. سینەما یەکێک لەو مێدیەما هونەریانەیە کە زاتی و سروشتی لەگەڵ دموکراسیە و لەگەڵ جەماوەرە دێتەوە. فیلم بە هەمان شێوە بە پێکهاتەکانی لە نواندنەوە بگرە، بۆ میزۆنسێن، بۆ سینەماتۆگرۆفی، بۆ دەنگ، بۆ میوزیک، هەموو ئەمانە پێکەوە هارمۆنی کار دەکەن و پێکەوە چێرۆکێک ئەگەڕنەوە. وێنە قسەی سەرەکی تێدا ئاکات و وێنەش هەموو ئەو چەمکانە سادەیە کاتەوە بۆ بەردەنگ، بۆیە زۆر بە ئاسانی لی تێگەم. بەهۆی ئەو ڕیزبەندی مێژوویەی کە خۆی هەیەی وەکو هونەر لە دوای هونەرەکانی ترەوێت و هاوکاتیش لە خۆگرتنی شەش هونەرەکەی پێشخۆی. کەواتە فیلم پێویستە بە شێوەیەکی قۆڵ، بە شێوەیەکی ورد خوێندنەوەی بۆ بکرێ، نەک تەنها بۆ تەماشاکردن. بەڵام لە ڕۆژگاری ئەمڕۆ یاخود لە دوای پۆست مۆدێرنەوە وردە شوناسی جیاواز و هەڵگری پەیامی جیاوازترە. بۆ نمونەی چێک لە پێناسەکانی لە ڕۆژگاری ئەمڕۆ ئەوەیە کاتوانێ دیدی نەتەوەیەک، کەلتور و ڕۆشنبیری نەتەوەیەک یا کەلتور و ڕۆشنبیری ئینسانەکان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی کە بجۆسێتەوە. فیلمسازە باشەکان ئەوانن کە بینەری باشە. سینەما هونەرێکە لەگەڵ ئەندێشەی ئینسانەکانە سەرکاری هەیە و ئەندێشە گرنگترین شتە، بۆیە لە ڕاستیدا ئێمە لە سینەمای کوردی ئابێت گرنگیەکی زۆر بدەین بە ئەم ڕەهەندە و هاوکات لەگەڵەوەی کە گرنگی بە ناوەڕۆک بە ئەندێشە دەین لە فیلمەکانمانە گرنگی بە فۆرم بدەین. ئێمە ئەمڕۆ لێرە ئیکەین چیکاری فیلمە، نەک ڕخنە، نەک هەڵسەنگاندن، نە حکومدان لەسەر بەهای فیلم. ئێمە لێکدانەوەی بۆ بەشەکانی ئەکەین و دوجار بینەر خۆی بڕیا لەسەر فیلمەکە ئەدا. سڵاوتان لێبێ، من ناوم هەوراز محەممەدە، فیلم سازم، دەرهێنەری فیلمی پێکەنین و بیرچوونەوە. ئەم فیلمە ئەزممویەکی هونەریانەی خۆم و ئەو هاوڕێیانەمە کە بەیەکەوە فیلمەکەمان دروست کردووە. چیرۆکی فیلمەکە تەنزێکی سیاسیە بە شێوەیەکی دروستکراوی درامی. بیرمان لەوە کردەوە ساڵی 20ەکان لە شارێکی وەکو سلێمانیا ئەکرێ ژیان چۆن بوو بێ، بە دیاریکراوی لەو کاتێک کە دەوڵەتی تازە دروستکراوی عێراق دروستەکرێ و کوردستان کە و کات ویلایەتی مووسڵی پێوترا ئەخرێتە سەر ئەو دەوڵەتە تازە دروستکراوە. بەڵام ئێمە ڕووداوەکانمان بە شێوەیەکی تەنز ئامێز دروست کردوێتەوە لە میانەی بازاڕێکە کە چایخانەیەکی تایە، چایخانەیە کە چایان نییە. لە ڕاستیە بەشێکی زۆری فیلمەکە لەسەر ئەو تێما و ئاماژانە دروستکراون کە ڕەنگە بینەر لە کاتی بینینی فیلمەکەیە خۆی کۆدەکان بناسێتەوە. بابزانام تاعون و برسێتە نەیکوشتین ئەم بێ چایی ئەمان کوژێت. ئاخ بۆ پیاڵەیەک چایشی بۆ بێنە دیژە خۆیان شیرین هەر چابێ منەی خۆم چیتر نوێنەری حولەفا و مەملەکەتی عوزما دەگەنێرە. خەڵکی شارەکە بە شێوێکی گشتی سەریانێشێت، سەرێشەیە گرتوونی بووە بەهۆی ئەوەی کە زۆر زوو شتەکانیان بیرەچێتەوە. خەڵکی ئەم شارە بە شێوێکی گشتی شتی زۆر ناخۆشیان بەسەرایەت، بەڵام کاتێک کە ڕووداوێکی ناخۆش بەسەریانەت نوکتەیەکە جێڕنەوە بەدەنگی بەرز بە نوکتەکە پێکەنن، دوای ڕووداوە ناخۆشەکەشیان بیرەچێتەوە. ڕووداوەکانی فیلمەکە هەمووی ناگێڕمەوە لەبەروی خۆتان فیلمەکە بینن. ئەم فیلماوەی کە حەزەکەم لەبارەیەوە قسە بکەم تێڕوانینی من و ڕەفیقەکانم بوو لەسەر ئەو دۆخەی کە ئێستا ئێمە تیاژین، بەڵام بە جێڕانەوەیکی ڕابردوو. بە جۆرێک لە جۆرەکان ویستمانەوە بڵێن کە
ئەوەی ئێستایی چێژین بەرهەمی 100 ساڵی ڕابردوومانە کە هەڵەیەک کە ئەو کاتە کراوە. فیلمەکە ئەزمونێکی تایبەت بوو لە بواری دیکۆریشن، جلوبەرگ، میکیاج، وێنەگرتن، ئاکتین، کاستێکی گەورەی نزیک بە 60 کەس لە بەردەم کامێرەیە نواندنیان کردووە، چ بە ئەکتەرە سەرەکیەکان و ناوەندیەکان و کۆمبارسەکان و پشتی کامێراش ستافێکی زۆر پرۆفێشناڵ بە شێوەیەکی هونەریانە کە دیسان ئەوانش نزیک بە 50-60 کەسە بوون لەو شوێنەیە کە سەر لەبەری دروست کرایەوە کارەکەمان کرد کە ئەبێ ئاماژە بۆ بم ئەم فیلمە تەواوی ستافەکان بە شێوەیەکی خۆبەخشانە کاریان لە بەرهەمێنانیا کرد کە کارێکی تا ڕادێکی زۆر ئەستەم بوو. جەنابیان نوێنەری حولەفان هاتووە قسە بۆ ئێوە بکات. Well, as the Alliance, we show our deepest gratitude for your warm reception. As you all are aware, we as your friends and supporters have come far away. Delivery of your problems and predicaments. We're here to grant you liberty. دوای کە فیلمەکەمان تەواو کرد و نمایش کرا و بەشداری کۆمەڵک لە فستیڤالەکانی لەسەر ئاستی ناوخۆ دەرەوەش کرد، توانیت چەند خەڵاتێک لەسەر ئاستی جیهانیش بەدەست بێنێت. یادگارێکی شیرینی من و هاوڕەکانمە بە پیشاندانی هەندێک تەکنیک و با بڵێن نموزەجی تایبەت و جوان لە گەڕانەوەی فیلمی مێژوویە کە ڕەنگە کارکردن لە فیلمی مێژوویە تا ڕادێکی زۆر ئاسان نەبێ، بەڵام ئێمە هەوڵماننا لەو ئەزمونە کورتەیە کارێکی باش پێشکەشی بینەرەکانمان بکەین. ئەو زاڵمانە هەلویا بە زۆر بەختیەکەنەوە یعنی سڵاو لە کاک هەوراس محەممەدی هاوڕێشمان. ئەمڕۆ لەبارەی فیلمەکەی فیلمی پێکەنین و بیرچوونەوە قساکەین. تاوان پرۆسی فیلمسازی بە گشتی پرۆسێکی زۆر قورسە، بەتایبەت لە هەرێمی کوردستان کە ئێمە خاوەن ژێرخانێکی ئەوتۆنین بۆ بەرهێنانی فیلم هەم لە ڕۆی تەکنیکەوە هەم لە ڕۆی سەرچاوی مرویشەوە. ئەوەی لە فیلمی پێکەنین و بیرچوونەوە بینیم بەڕاستی کارێکی زۆر قورسیان کردووە، یعنی کارێکە ئەتوان بڵێن مەحاڵ بۆ پێشتر، بەتایبەت لە ڕۆی مێزۆنسێن و پرۆپسەوە ئەتوان بڵێن کە هەوراز ئەرزیەکی باشی فەراهەم کردووە بۆ فیلمێکی درێژ، نازان بۆ بە فیلمی درێژ بەرهەمی نەهێناوە ئەم شێوەکە، کە بەڕاستی ئەو هەموو کارێک کردووە ئەیتوانی بە فیلمی درێژیش ئەم ئیشە بکە. بیرچوونەوە یان بڵێن پێکەنین و بیرچوونەوە یەکێکە لە فیلمە سیاسیە ڕەخنە ئامێزەکان کە چەند ڕەخنە لە گۆتاری کۆلۆنیالیزم و هێزی داگیرکەران ئەگرێت، ئەوەندەش ڕەخنە لە هەزری سیاسی کورد دەگرێت کە چۆن کاڵفامانە ئەچێتە ژێر گفت و پەیمانی بێبنامای وڵاتە زلهێزەکان و بڕوایان پێکە و لە خشتە دەبرێن، هەروەکو چۆن ئێستاش وا خەریکە ئەو شتەمان بەسەردت کە لە ساڵی 20ەکان کە ئەم بەشەی کوردستان جیا کرایەوە و خراە سەر عێراق، خەریکە دووبارەشە بێتەوە ئەو مێژووە دیسان بەسەرمانەوە دێت دروستە بێت. پێم وایە ئەو فیلمە بۆ ئەمڕۆی ئێمەش هەر گونجاوە. پێکەنین و بیرچوونەوە لە چەشنی چایخانەکە، چایخانەیەک کە بێبەری کراوە لە جەوهەری خۆی لە ماکی پێکەنیری خۆی کە چایە، چایخانەیەک کە چایتیانەبێ هەرکی چی ئەبێ، مەملەکەتێک کە بێبەری ئەکێ لە هەستی نەتەوایەتی لە هزری کوردبوون ئەرکی چی ئەبێ. بە هەمان شێوەی چایخانەکە دەبینین کە مەملەتەکەش کە کۆمەلگاکەش بە هەمان شێوە ڕۆشتووە. کورتەفلم لە نوکتاچێ من پێم وایە کورتەفلم لە ڕۆی فۆرمی گێڕانەوە لە نوکتاچێ. چۆن فۆرمەکانی گەڕانەوە ئەو بەرهەمە گەڕانەکە ئێمە هەمانە زۆرن، بۆ نمونە هەواڵێک گرنگترین بەش لە هەواڵەکە لە سەراتاکەیەتی، بەڵام لە نوکتەیە
کۆتایەکەیەتی کە ئێمە گوێمان لە نوکتەیەک ئەبێ یەکسەر بیرمان لە چییە لە بەشی کۆتایی نوکتەکەی بۆی چیمان پێبەخشێت باشە کەواتە بەهێزترین بەشی نوکتە پێکاتەی نوکتە بەشی کۆتایەکەیەتی کورتەفیلمیش بە هەمان ئاڕاستەیە ڕۆشتەوە ئێمە وا فێرکراوین کە فیلمی کورتەفیلمێک بینین چاوەڕێی ئاخیرەکەی چاوەڕێی بەشی کۆتایەکەی بزانین چیمان پێڵێن پەیامەکەی چۆن ئەگەیەنێ چکە بەهۆی کورتی بڵین سکێلی هینەکە بەرهەمەکە بەو شوەیە فۆرمی گەڕانەکەی بەم شوەیە کارەکە بەڵام دەبینین کە پێکەنین و بیرچۆنەوە بۆ فۆرمە کلاسیکیە کار ناکات طبعاً لە زۆشتا پێمان ئەڵێ کە ئەم فیلمە ئەتوانین لێرە بڵێت کۆتایی هاتووە ئەتوانین بڵێن لێرە ئەم فیلمە تەواو بووە لە چەندین بەشە بۆ نمونە ئەگەر سپۆیلی نەکەم بۆ بینەران لە چەندین بەشە لە واژوورکردنی پەیماننامەکە لە چایخانەکە ئەتوانێت لەوێ کۆتایی پێبێنی باشە لە خواردنی پەیمانەکە لەلایەن بزنەکە بە هەمان شێوە لە گەڕانەوەی کابرای کە سواری گوێدرێژەکە بووە بە هەمان شێوە کەواتە بەشەکانی فیلمەکە بە پێشاوانەی فۆرمە کلاسیکانی کورتە فیلم کاری کردووە کە بن بەڕاستیەوە بە جێی سەرنجە بینەوە شتێکی زۆر باشە کە من بینیمە لەم کارەی کاکە هەوراستە بە شێوەیەکی گشتی لە ڕووی پێکهاتەی فۆرمەکەوە ئەبینیم ئەم کە بەو شوێش ئەبێ ڕاوە و لێکدانەوەی بۆ بکرێت ئەم کورتەفیلمە پڕە لە هێما پڕە لە ئاماژە یعنی لە چەندین شێوە هێمایەکمان پێ بەخشی ئاماژێکمان پێەیە کە بێ هەڵوەستەی لەسەر بکەین و لەسەری بۆستین و بیر بکەینەوە لە چەندین شوێنەوە پێمان ئاڵێ بۆستە من لێرەیە هێمایەکم هێندێکم پێبەخشی کە پێویستە تو زیاتر بیر لێ بکەیتەوە بریە تەنها لە ڕێگەی دیالۆگەوە ئەوە نەکردە بریە لە ڕۆی بینیسازیشەوە کاکە هەوراست هەمان ئەرکی جێبەجێ بکردە چۆن بە شێوەیەکی جوان ئەو هەموو مەسجە ئەو هەموو پەیامامان پێ ئەیە ئەو هەموو کۆدە کە هاڵوەتەنی ئەبێ دیکۆدیان بکەین بیان بکەینەوە شڕۆڤیان بکەین پێمان ئەبەخشێ بریە لە ڕۆی بینیسازیشەوە هەمان ئیشی بکردەیە بۆ نمونە تۆ توانی لە ڕێی کلۆزاپی پرۆپسێکەوە کە لە پشتەوە هەیە توزانم لەوانە کە ئەبینیتین کە چەندێک دەوڵەمەنە دەتوانی هەمان پەیام بگەێنی کلۆزاپی پرۆپسێک یان شتێک لە میزۆنسینە نەک تەنها هەمووی بە لە ڕێگەی حێوارەوەکە هێوارەکان زیاتر هەڵگیری کۆدن نەک فۆرمە بینیسازیەکەی و شتێکی تریش کە من جێی سەرنج بوو لای من بەردەوام ئەم کامێرەیە کە لە جۆڵایە یانی شەیکیە مەحمولەیە و من تێنەگەشتم بۆچی وایە چونکە ئەم جۆرە هینە ئەم جۆرە سینەمایە ئەم جۆرە سینەماتۆگرۆفیەمەوە پێڕاهاتن کە لە زۆر شتە بەکار هاتۆ بۆ نمونە لە فۆرمە بڵێندە ژانری سینەما ڤێرێتێ بەکار هاتووە لە سود و دۆکیۆمنتاریە بەکار هاتووە من نەمزانی لێرەمە بەست چیە چکە لێرە ئەم جۆرە جۆڵەی سەرشانی کامێرە جۆرە لە سسپێشن دروستەکە جۆر لە دڵە ڕاوکێ دروستەکە لای بینێت من نەمزانی لێرە بۆچی ئەم کامێرە بەم شێوەیە بەردەوامە گرنگترین شت لای من دەوڵەمەنی میزۆنسێنی فیلمەکەی کاکە هەورازە کە بەڕاستی جوان ئیشان لەسەر کردو و جێی دەستخۆشیە بە کۆی گشتی فیلمەکە بەڵام بەشی میزۆنسێن زۆر جێی دەستخۆشیە و شتێک کە لای من کە جێی سەرنجە کە من دووبارە باسیکەم کە ئەم کورتە فیلمە بە عکسی کورتە فیلمەکانی تر کاری کردووە لە ڕووی فۆرمی گەڕانەوەیە شتێک هەیە کە من جێی سەرنج بوو بۆ من زۆر ئیشی لەسەر دوالەتی کردووە بۆ نمونە هەر لە سەرەتای لە ئۆپننسینی فیلمەکە کە دەست پێەکە دوو کەسە بینن کە سەکاڵی ئیشکردن باشە دواتر ئەم دووە بە بەردەوامی هەیە بۆ نمونە دوو کەزیێن کە هەردووکیان بە کرێ گیراوی دەوڵەتن دێنە ژوورەوە باشە دێنن بۆ چایخانە بە سیغارەکانیانەوە دوو کەسی تر دێن کە هەواڵی هاتنی مەندوبی حولەفا ئەگەێنن مەندوبی حولەفا و کەسێکی تر پێگەوەدەی کە بە هەمان شێوە ئەوانیش دوو کەسن باشە دوو کەسی تر خەریکی تاوڵەن کە بێ ئاگان لە کۆی بابەتەکە دوو کەسی تر کە لە چایخانەکەن و بە ئاگان و وشیارن کە کاکە نەهرو شەوقی و کاکە ئاکامن هەمان شێوە دوو کەسین یعنی هەموو شتەکان بە دوو کەسی کاری کردو کە و بەڕاستی بۆ من
زۆر جێی سەرنجە و من ئەبێ لە بەبەستێکەشی تێبگەم ئایا بۆ ئەم دوالیتیەی بەکارهێناوە لە فیلمەکەیە و شتێک کە بۆ من جێی سەرنج بوو ئەوەیە کە بۆچی لە فیلمەکەیە کاکە هەوراس ڕاستە هەموو فیلمەکە بە زمانی کوردی بووە بەڵام جاریەوە هەیە شتی تر گزارشتە لە ناسنامە نەکتەنها زمان جلوبەرگ بۆ نمونە یەکێ لەو شتانێک کە زۆر ناسنامەی کوردبوون ناتەوەبوون یان ئێتنیکی بوون حتاوە پێبەخشێت چایخانەکەی کاکە هەوراس لە چەشمی کۆمەڵگا کوردیەکەی پێکهاتەکانی بە جلوبەرگ ناسانووە بەڵام ئەوەی کە من ئەیبینم وەکەجێی تێڕامان و سەرنجە بۆ منەوەیە بۆچی هەموو ئەوانێک کە بێ ئاگان کە گەمژەن جلی کوردیان لەبەرە بەڵام دوو کەسەکە ئەو دوو کەسەی کە یەکێکیان وشیارە و ڕاستیەکانی لایە جلوبەرگی ئەفەندیە بڵێن جلوبەرگی مەدەنیە کە پێیان وتری ئەفەندی و هەروە تاکە نەهەر و شەوقی بە هەمان شێو ئەویش کە بە ئاگایە لە ڕووداوەکانی ناوچەکە و لە چێڕۆکەکان کە بۆ چایخانەکە باسەکە ئەویش بە هەمان شێوە بە جلوبەرگ وەکو کورتبوون پێوەگیاتە ڕاستە ڕەنگە بڵێ سەردەمی ئەو کاتەی هەرێمی کوردستانیان ئەم بەشەی باشووری کوردستان وا بووە جلوبەرگان بەو شێوە بەڵام دیسان ڕەمزی کوردبوون لە جلوبەرگیشتا هەیە شتێکە زۆر جێی سەرنجە لای من ئەوەیە کۆتایی بەشی فیلمەکەەوە بوو کە بۆ نمونە دوو کەسە با ئاگاکە کە بەجێ کە ئەمێنەوە لە ناو چایخانەکە و ناچن بۆ وەرگرتنی چاکە ئەمێنەوە یەکێکیان چیرۆک بێژە ئەوی تریان حەق بێژ یەکیان ڕاستی بێژە وەکێکیان چیرۆک بێژە مێژوو بێژە با بڵێن حکایەت خوانە شتێکمان بۆ باس دەکە ڕووداوەکانمان بۆ باس دەکە بەڵام ماباقی خەڵکانی تر کە جلوبەرگی کوردیان لەبەرە تێکەون و بەو گفتەی حولەفا و ئەشنە دەرەوە یعنی باوەکو چاکەمان لێنەیە چۆن چاکەمان بۆ ئیسیراد دەکرێتکە خۆی لە هینەکە باسەکە با عەقڵێتەکانیشمان بۆ ئیسیراد نەکرێت ئەکڵێن تەنها ئەوانێک کە عەقڵن و بە ئاگان کوردن یان بە شێوەیەکی تر جلوبەرگن بە شێوەیەکی کوردی نەپۆشراوە شتێکی تر لەبارەی ئەم بەرهەمە جوانەی مامۆستا هەوراز ئەوەیە کە منە بینم دوو کەس کە بە سواری گوێ درێژەکان یان کەسێک بە سواری گوێ درێژە و کەسێکیش ڕایە کێشی بە دوای خۆیان ئەوەیە کە زۆر جێ سەرنجی ئەوەش بۆ خۆی دوو کەسی تر بوون کە لە کۆی بابەتەکەیدا دوو کەس ئیشی لەسەر کردان دوانی یان دووەڵەتی ئیشی لەسەر کردو ئەوەیە ئەم دوو کەسە کە یەکێکیان گەنجە کە گزارشتە لە نەوەی ئێستا تازە گەنج و یەکێکیان بە تەمەنە کە گزارشتە لە پیرەکان بەڵام هەردووکیان بە یەک کاروان ئەڕۆن کە زۆر جوان تەوزیفی کردووە بە یەک کاروان ئەڕۆن بەڵام هەریەکە و بە ئاراستەیەک ئەمیان ڕۆی لە هینە ڕۆی لە پێشەوەیە لە ئایندەیە بەڵام چای بەستراوە ئەمەیان پشتی لە ئایندەیە و هیچ ئایندەی خۆی نبینی من ئەمەوێ بزانم ئەمە بۆ چی بەکار هاتووە ئایا ئەمە پەیامەکەی ئەوە بووە کە نەوەکان دوونەوە هەم گەنجەکانیشمان هەم بەتەمانەکانیشمان بێ ئاگان لەم کاروانی کە ئێمە بڕێوەین یاخود ئەتوانین بڵێن چکە بۆ نمونە لە فیلمە بەکارهێنانی یان ئەو کەسێک ئەگەر بەعکسەوە سواری گوێ درێژێک بکرێ و جۆرە ئیهانەیەکە حتا لە شەڕیش ئێمە بیستومانە شتە هەیە ڕوویاوە و لە فیلمە ڕوویە بۆنونە لە فیلمی Kingdom of Heaven ئەمە دروست عینەن شت کرا بوو ئەمە بەسی ئەمەیە یان شتێکی لە پشتەوە هەیە ئەوە یەکێک بوو لە پرسیارەکانم و پرسیارێکی تریژم ئەوەیە کاتێک کە کاکە ئاکام من نازم لە کارکتەر ناوی چی بوو کە ئەکوژرێ کامێرا ئەشتە دەرەوەی چایخانەکە لە بینی خۆیان و ڕووداوەکە جامێک بڵێن شوشەیەک هەیە پەنجەرەیەک هەیە پەنجەرەیەکی لێڵ ئەو مەبەستی چیە لەوە بۆ هاتە دەرەوە مەبەستی چی بوو ئەوە بۆ لە بینی خۆیان و هینەکە ئەو پەنجەرەی دروست کرد ئەوەیەکی ترە لە پرسیارەکانی من و پرسیاری سێەم
لە شوێنێکە ئەگە بەهڵە نەبم شتێکم بینی لە کڵاو ڕۆژنا چۆ بەڵام دەرچووکە ئینارەیە ئەمە ینی ئەم قەزدانرا بوو یان ئەوانیش بیریان چۆ بوو. سپاسی بێپیانم بۆ هاوڕێی خۆشەویستم مامۆستا کۆڤان بۆ ئەو خوێندنەوە باشەی بۆ فیلمەکەی کردبوو لە ڕاستیا زۆر دڵخۆشی کردم. سپاس بۆ هەموو سەرنج و تێبینی و بۆ چوونەکانی. تەنها یەک شت ڕاست بکەمەوە تەنها دوو کارکتەر نین لە ناو فیلمەکەیە کە جلی ئەفەنیان لە بەرایە و وەکو نوخبە یا وەکو ئێلیتی کۆمەلگا یان دەستەبژێری ڕۆشنبیری کۆمەلگا بەڵکو لە ناو خەڵکەکەی تریشا کەسێکی تایە تەنانەت شخصیەتێکی تایە کە کاکاوان عزیز دەورەکەی بینێ ڕۆژنامە خوێنێتەوە قاتی لە بەرای و عینەکی لە چاوایەوەوانە و ئەوی ژۆکو خەڵکە ئاوامەکەی تر دوای مەسەلەکەکەوێت لە ڕاستیە من ڕاستە ئیشم لەسەر شوناس و جلوبەر کردووە مەبەستم لە پیشاندانی چینە جیاوازەکانی کۆمەلگا و توێژە جیاوازەکان بووە کە بەشێک لە شوناسی خەڵکەکە ئەگەرچی جلوبەرگە کوردیەکەیە هەندێک خەڵکی تریشکار کوردنە بە زمانی کوردی قساکەن بەڵام جۆری جلوبەرجیان فەرقی هەیە کاکرێ خەڵکی خوێنەوارەکەن و سەروشتەکە بن و لەو سیاقە زەمەنی خۆیان چکە من هەوڵم ماوە شتەکان وەکو فیلمێکی مێژووی دروست بکەمەوە تەنها مەبەستمەوە بۆ بڵم خوێنەوارەکان ئەفەنین و خەڵکە ئاوامەکە جلی تریان لە بەرایان نابە پێچوانەوە لە ناو خەڵکە ئاوامەکەشە خەڵکی تایە کە هەر جلی ئەفەنی لە بەرای و قات و ڕێبات و پانتۆڵ و ئەوانێ ئەمە سەبارەت بەو سەرنجە ئەوانی تر مەسەرەن لە شوێنەکە باسی کامێرە شەیکەکە ڕاستەکە زۆر مەبەستمەوە بۆ جۆرێک لە دوو دڵی پیشان بم چونکە شوێنەکە شوێنێکی نائارامە ئەگەرچی لە شێوەیەکی وازەحا وەک ئێستای ژیانمان ئاوە ئەگەر لانسکەی پێوەرگری وێنێکی گشتی وەرگری هەستەکەی شتێ لە شوێنی خۆیاتی بەڵام دوو دڵی و نائارامێکی زۆر هەیە بەکارهێنانی کامێرە شەیکەکەش هەر بۆ گەیاندنی هەمان پێیان بووە هیوادارم بەو شێوەیە گەیشت بێت. سەبارەت بە پرسیارەکانی سێ پرسیاری زۆر باشی کرد یەکەمیان سەبارەت بە کارکتەری سەر جۆدرێژەکە و مناڵەکەی کە جۆدرێژەکە لێ خوڕێ جگە لە هێنانەوەی ئاماژەیەک بۆ کارکتەری مەلا نەسرەدینیان ئەوەی لە ناو باشووری کوردستان بە مەلای مەشهور ئەیناسین کە وەک کەسێک کارکتەرێک لە ناو ڕووداوەکانی ڕابردوومان یان لە ناو چیرۆکەکان لانی کەم لە ناو یادەوەری مانابوونی هەیە کارکتەرێک کە هەمیشە لە شوێنێکە لە کۆتایی مەسەلەکانە سەرنجێکی خۆی تێبینیکی خۆیڵێ بەڵام هەر وێنای خۆی وەکو مامۆستا کۆڤان باسی کرد وێنایەکە شایستە بە بیرکردنەوەیە کەسێک کە حکمەتەکانی لەلایە چونکە جیلی ڕابردووە ئاگاداری ڕووداوەکان بووە بەڵام پشتی کردوتە داهاتوو بە سواری گوێدرێژێکەوەیە گوێدرێژێک کە وازەح نییە بۆ چۆڕوە وە گەنجێک یان جیلێکی تازە گوێدرێژەکە لێ خوڕی باتە پێشەوە کە چاوی بەستراوە گەنجێک کە ئێستا نازانێ بەرەو چۆڕوە ئایندەی بۆ وازەح نییە ئەم وێنەیە لە کارکتەری مەلا نەسرەدین و گوێدرێژەکەی و مناڵەکە ئەومان نیشانەیە کە ئەوەیە زانێت چی ڕۆیە ڕووی لە پێشەوە نییە ئەوەی نازانێت چی ڕۆیە و ئەمان با بەڕێوە چاوی بەستراوە و گوێدرێژێکیش بارودۆخەکە با بەڕێوە ینی تقریبەن وەکو تەحلیلەکەی خۆی کردی حاڵەتەکە وازەحە. بۆ سەبارەت بە پرسیاری دووهەم بۆچی ئێمە کاتێک کە نووسەرەکە کوژرێ کامێرەکەمانە بین ئەودیۆ مەبەستی لە کامێرەی فیلمەکەیە لە ناو وەک خۆی زۆر جان باسی کرد لە کۆتاییە لە چاخانەکە دوو کەسە مێنێتەوەی چیان حەق بێژەکەیە ئەوەی تریان مێژ و جێڕەرەوەکەیە یا حکایەت خوانەکەیە ئەوەی حەق بێژەکەیە بە خەڵکاڵێ مەڕۆنەوە چایە وەرمەگرن چکەم سەرێشەیە لەگەڵتانە بێ ئەگەر وا بیرکەینەوە سەردەمێک کەسێک بیوتایە کاکە مەڕۆن ڕازیمە بنە و پەنجەمۆرە مەکەن بە ئەم پارچێ نەخرێتە سەر عێراق ئەو لە بیستەکانە ڕفراندۆمێک کراوە بۆی کوردستان بخرێتە سەر عێراق ئەگەر کەسێک هەبوو بێەوەی بکرد بێ و ئێمە زین لەو سەردەمەشە نووسەر هەبووە دەنگی هەڵبڕیوە و کوژراویشە بە ئێستاشەوە ڕۆژنامە نووسەر یا خەڵکی حەقبێش بە هەمان شێوە کە ئەگەر بزانن مەترسی دروستەکە بە هەمان شێوە ژیانیەکەێتە مەترسیەوە من هاتووم تۆزێک لە دەرەوەی بۆکسەکە بیرم کردوێتەوە وەرە دەرەوەی چوارچێوەکە و لێوە ڕووداوەکە پیشان بە بۆی پێ بڵێم نەهامەتیەکە دیسانەوە دووبارە بێتەوە ئەگەر لە ناوی بین ڕەنگە شتەکان وەک پێویست نەبینیم بەسکەی لە دەرەوەی بۆکسەکە یەیتە دەرەوەی ڕووداوەکان سەیرەکەیت ئەبینی کە
کارەساتەکە دیسانەوە درێژە کێشێتەوە. سەبارەت بە پرسیاری سێهەمیشی کە لە شوێنێکە ڕووناکی کڵاو ڕۆژنەیە کە ئەبێ هەبێ لایت دەرکەوتووە زۆر زۆر ڕاستەکە ئەوە لە یەکێک لە گرتە گەورەکانی فیلمەکەمانە کە لە وایت شۆتێکە پێم وایە ئێمە وەکو کڵاو ڕۆژنە شوێنەکەمان بەکارێنەوە هەڵبەت دەبێ ئێوەی بەڕێز و بینەرانی ژەزان کە ئەم شوێنە تونی حەمامی مفتی بوو ئێمە گۆڕیمانە بۆ بازار و چاخانەیە شوێنی کڵاو ڕۆژنەکە پڕ کرابەوە ئێمە پێویستمان بۆ بوو ئەو کەرستانی کە لە بەردەستمانە بوو ڕاستێکی هەرەوە بوو کە بتوانین بەلای تێک پڕیکەینەوە پێشمانوانە بوو لە کاتی خۆیان دەرەکەی بەڵامی تر وەک هەڵەی زۆرێک لە فیلمەکان ئەوەش هەڵەیەکە لە فیلمەکەی ئێمە و دەرکەوتووە و حاڵەتێکی یعنی ئەتیادیە لە زۆر فیلمی گەورەی دنیای ئەمەوە هەڵانە ڕوێن لەوەی ئێمەشە هەڕوویەوە.